نەوید شەریفی. وەگەر دڵت هەبوایە جارێکت پرسیە خۆ کە ڕۆیشتی چی ڕوویدا چیم بەسەرها لە دوای تۆ گریان و ئاخ و فرمێس هەر وەک باران بۆ کەسێک بۆ عەزیزێک هەموو جاران بۆ چیرۆکێک کە هێشتا سەرەتام بوو بۆ کەسێک کە هێلانەی هەتام بوو هەموو ڕۆژێک لە هەر شوێنێک ئەیڵێمەوە بۆ دوێنێ و ئەمڕۆ سبەی ئەیجێرمەوە هەبوو نەبوو عەشقێک ڕۆژێ لە ڕۆژان عەزیزێک گوڵێک دڵێک مەبەستێک ڕۆی لەگەڵ پاییزێک ڕۆی 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 ئەگەر ڕۆژێک بتبینمەوە پێت ئەڵەم چۆن چی ڕووی داوە چۆن بەجێتێش هەموو شتێک وەک خۆیمەوە ئەگەر ڕۆژێک بتبینمەوە پێت ئەڵەم چۆن چی ڕووی داوە چۆن بەجێتێش هەموو شتێک وەک خۆیمەوە تەنیا شتێک کە گۆڕاوە لە شوێنی تۆ وێنەکەت هەڵواستراوە لە گلەی من لە ئاهی من لە چەند لایەک شکاوە هەبوو نەبوو